هەڤە یانزەی هەموو ساڵێک ناسراوە بە ڕۆژی جیهانی مناڵانی نەبەکام. مناڵانی نەبەکام ئەو مناڵانن کە پێش تەواوکردنی 37 هەفتەی دووگیانی لەدایکە بن. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ساڵانە بە نزیکەی 15 ملیۆن مناڵی نەبەکام لە سەرانسەری جیهانە لەدایکە بێت و لەم ڕێژەیە بە نزیکەی 1 ملیۆن لە مناڵانی نەبەکام چانسی ژیانکردن لەدەست دەدەن. چەند هۆکارێک هەیە بۆ لەدایکبوونی مناڵی نەبەکام کە لەمانەش سەرەکیترینیان هۆکارە پزیشکیەکانە، وەکو شێوازی ژیانکردنی دایکەکە، بەکارهێنانی مادەی ئەلکۆهۆل و جگەرە و نێرگەلە و هەنێ لە نەخۆشیە درێژخایەنەکانی وەکو زەخت و شەکرە و چەند نەخۆشیەکی تر، کەمبوونی ماوەی نێوان دووگیانیەکانی دایکەکە کە کەمتر بێت لە 6 مانگی دووگیانی و هەنێ هۆکاری تری پزیشکی. هۆکاری دووەم بیر و باوەڕی خێزانەکانە بۆ لەدایکبوونی مناڵی پێشوەختە، کەمەش چەند هۆکارێکی هەیە، لەوانە ترسی دایکەکەیە لە بوونی ژان. و هۆکاری دووەمیان کە ئێستا بێتە هۆکارێکی باو لەناو کۆمەڵگەی کوردیا دیاریکردنی بەروارێکی جوانە بۆ لەدایکبوونی مناڵەکە، وەکو 1 2 یاخود هەر بەروارێکی تری جوان کە لەگەڵ خێزانەکەیان بگونجێت، کە ئەمەژە بێتە هۆی مەترسێکی گەورە بۆ سەر ژیانی دایکەکە و مناڵەکە و زۆر جار ئەبێتە هۆی داخڵکردنی مناڵەکە لە یەکەی چاودێری وردی مناڵانە. دایکایەتی بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتی دنیای و قیامەتیە لە پێناو دیاریکردنی بەروارێکی جوانە و چەند هۆکارێکی ترە ژیانی خۆت و مناڵەکەت مەخەرە مەترسیەوە.